ئێمە ئەمڕۆ هەر سوال لایەنەکەی ئۆپۆزیسیۆن لێرە لە پەرلەمانی کوردستان سەبارەت بە بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو حاڵەتە چەقبەستووەی کە پەرلەمان پێدا تێدە پەرە کۆبووینەوە. ئێمە بەڕاستی لەسەر کۆمەڵێک تەوەر و بابەت ڕێککەوتین کە گرنگترینیان بریتیەوە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە کە بەداخەوە لەگەڵ ئەو هەموو داهاتە زۆرەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە داهاتی نەوت و بە داهاتی ناوخۆ بە خاڵە سنووریەکان بەوەی کە لە عێراقەوە دێ بەوەی کە هاوپەیمانان دەیدەن، بەڵام هێشتا ئەم دەسەڵاتە بەهۆی گەندەڵی و دزیەوە نەیتوانیوە موسە لە کاتی خۆیدا دابەش بکە و خزمەتگوزاری ئاساییەکان پێشکەش بکە. دەسەڵاتێک کە بەم شێوەیە بەڕاستی پێمان وایە ئەم دەسەڵاتە بە کەڵکی مانەوە نەماوە و ناتوانێت بەڕاستی خزمەت بە هاوڵاتیان و هەرێمی کوردستان بکە بەم شێوەی ئێستای کە ئەوە چەندین ساڵێک لەسەری بەردەوامەوە خۆشی نەگۆڕیەوە پێشمانێ تازە بتوانێت خۆی بگۆڕێ، بەڵکو پێویست دەکات کە بگۆڕدرێ. و تەوەرێکی ئێمە لەسەری ڕێککەوتین ئەوەیە کە ئەم حاڵەتی چەقبەستووی پەرلەمانی کوردستان ئێمە ئۆباڵی پەکخستنی پەرلەمان وەک چۆن لە ڕابردوودا برادرانی پارتی و یەکێتی پەچیان خست دەرگایان داخست، ئێمە ئەو حاڵەتە دەبینینەوە بەڵام بە شێوازێکی دیکە. ئەمەش یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن کراوەتە بیانوو. ئێمە پێمان وایە هەر حزبێک ئەگەر بیەوێ هەڵبژاردن بکرێت کە ئێمە هەمومان لەگەڵ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بیەوێ هەڵبژاردن بکرێ یاساکە ناکە بە کێشە، یعنی دەڕێکا کە فەرمی بابێن هەموارێکی زۆر ئاسایی ئەگەر لە هەڵبژاردن نەترسێ و ئەگەر لە پێگەی خۆی نەترسێ بەڕاستی کێشەی نابێت. کۆمیسیۆن بەم شێوەیە بێ یا بە شێوەیەکی کە بێ ئەم پێم وایە ناکاتە بیانوو کە کۆمیسیۆنێکە بێ بەس بتوانێت هەڵبژاردنەکە بەڕێوە بەرێ و دادگەر بێ و هەڵبژاردنی ڕێکوپێک و نەزیهی ئەنجامدا. بۆیە ئێمە بەڕاستی لەگەڵ ئەوە نین و بەڵکو لەگەڵ ئەوەین کە پەرلەمان دەست بە کۆبوونەوەکانی خۆی بکە، بەڵام لەسەر ئەو ئەساس و بنچینەیە کە ئێمە لایەنەکان سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەمومان بەبێ جیاوازی لە 8/2/2022 یادداشتێکمان واژوو کردووە کە پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و پرسی کارەکردنەوەی کۆمیسیۆن بە سازان و بەڕێکەوتن دەبێت. ئێمە لەگەڵ ئەوەین ئێستاش داوا دەکەین لە سەرۆکایەتی پەرلەمان کە سەرۆکایەتی پەرلەمان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی سەرۆکی فراکسیۆنەکان بکە بۆ ئەوەی ئێمە بەڕاستی چیتر ئەم پەرلەمانە پەک نەخرێ و بین لەسەر هەمواری یاساکە و کارەکردنەوەی کۆمیسیۆن ڕێککەوین و دەست بە کۆبوونەوەکانی پەرلەمان بکەین چونکە بەڕاستی بارودۆخی هەرێمی کوردستان چەقبەستووە و کاریگەری زۆری لەسەر بازار لەسەر بازرگانی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. خاڵێککە هەر بە کورتی ئاماژەی پێ بکەم ئەوەیە بابەتی غاز کە دیار بۆتە بابەتێکی نەک هەرێمی بەڵکو عێراقی و بەڕاستی نێودەوڵەتیش ئێمە لەسەر ئەمە ڕێککەوتین کە بەڕاستی لەگەڵ ئەوە نین کە غازیش بە دەردی نەوت بە تاڵان ببردرێ. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەنجومەنێک هەیە بۆ ئەنجومەنێک هەرێمی بۆ نەوت و گاز هەیە تا ئێستا کە کارە نەکرا و کاری پێ نەکراوە کە یاساشی پێدەرچووە. ئێمە لەگەڵ ئەوەی بەڕاستی ئەم غازەش بە دەردی نەوتەکەی نەبردرێ، بەڵکو هەرێمی کوردستان پێویست دەکات کە لەگەڵ حکومەتی ناوەند بە شێوەیەک ڕێبکەوێت لەسەر نەوتەکەش و لەسەر غازەکەش کە ئەمانە یەکیان ئێستا کێشەی لەسەرە، ئەوی دیکەش دیارە دەیانەوێت وەکو نەوتەکەی بەڕاستی بە تاڵانی ببەن لەگەڵ حکومەتی عێراق ڕێککەوتن بکرێت بە شێوەیەک کە بەرژەوەندی و قازانجی هاوڵاتیان و هەرێمی کوردستانی تێدا بێت.